سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە بەخشین دەکەین. پرسیار ئاسەی میوانەکانم دەکەم و دەپرسم بۆچی پێویستە لەسەرمان کاوکاری هەژاران و نەداران بکەین؟ ئایا ئەجر و پاداشتی بەخشینی ماڵ چییە؟ ئەگەر بەخشین و زەکاتەکانمان لە مانگی ڕەمەزاندا بێ ئەجر و پاداشتەکەی چەندە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. دیارە بەخشین کارێکی گەورە و گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا، بۆی خوای پەروەردگار تەبارەکە و تەعالە لە قورئانی پیرۆزدا زۆر باسی بەخشینی بۆمان کردووە و باسی پلەپایی ئەوانەی کە دۆکە دەبەخشن لە پێناوی خوای پەروەردگار و باسی پاداشی بەخشینەکەیشی بۆمان کردووە، بەوەی کە دەفەرمێ هەر کەسێکەوە هەر کارێکی خێر دەکات، هەر هاوکاری کەسانێک دەکات، ئەوەی کە دەبەخشێت لە پێناو ڕەزامەندی خوای گەورە سوبحانە و تەعالە یەک بە 700 تا لەوە زیاتریش خوای گەورە سوبحانە و تەعالە پاداشی ئەداتەوە. بۆی ئیبن عەباس دەفەرمێت حتا ئینسان نیەتەکەی زیاتر پاکتر بێ بۆ خوای گەورە سوبحانە و تەعالە پاداشتەکەی زیاترە. حتمەن یارمەتیدانی خەڵکی ماف و حەقی موسڵمانانە لە نێوان یەکتریدا، بۆ ئەوەی جیلێک نەبێت تەواو دەوڵەمەند و دەسەڵاتدار و بەتوانە، بەڵام جیلێکیش نەبێت تەواو فەقیر و نەدار و بێناس. خوای گەورە سوبحانە و تەعالە بۆ ئەوەی کە ئەو هاوسەنگیە ڕابگرێت لە نێو ژیانی خەڵکیدا، هەروەکو پێویست و واجب بەشێکی لەو نەفەقە و بەخشینانە داناوە کە ئینسان ببەخشێ کە پێی ئەوترێ زەکات. و ئەم زەکاتە ڕوکنی گەورەی ئاینی پیرۆزی ئیسلامدا، وەکو نوێژ وایە، وەکو ڕۆژ وایە، وەکو حەج وایە، لە دوای شایەتمان گەورەترین ڕوکنی ئیسلامن. بەشێکی تریش لەو هاوکاریانە بریتە لەوەی کە ئینسان هەر یعنی هاوکاری و بەخشینی تیا هەبێت لە بەرامبەر خەڵکیدا. کاتێکە کەسێک نەخۆشە، کەسێک فەقیرە، کەسێک پێویستی بە هاوکاری و یارمەتیە، بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمانەکات ئینسان لە بینی هاوسێکانیشدا یعنی دائیمە فێرە بەخشین ببێ. بۆیە دەفەرمێت سوێن بەخوا کەسێک ئیمانی نییە، باوەڕدار نییە، کەسێک خۆی بە باوەڕدار نەزانی کە بۆ خۆی تێر بێت و هاوسێکەی جاره جائع بجنبه، هاوسێکەی برسیە ئەمیش تێرە، ئەفەرمێ ئەوە کەسە ئیماندار نییە، ئیماندارێکی تەواو نییە. کەواتە ئیمانداری تەواو ئەوەیە کە بەزەی بە خەڵکی دابێتەوە، خاوەنی ڕەحم و سۆز و میرەبانی و بەزەی بێ لە بەرامبەر خەڵکیدا، و بزانێت ئەو پارەی کە لە لای تۆ هەیە و ئەو ڕزقەی کە خوای گەورە سوبحانە و تەعالە بە تۆی داوە تەناهی خۆت نییە، جا ڕزقەکە هی خوایە، وەکو خۆی فەرمێ وأنفقوا مما رزقناكم، کەواتە ڕزقەکە هی خوایە، وی فەرمانشت پێ ئەدا ببەخشە، چونکە بەڕاستی ڕۆژێک لە پێشتۆوەیە من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة، يعني ڕۆژێک لە پێش ئینساندایە کە قیامەتە کە مەجای مامەڵە و کڕین و فرۆشتنی تێدا نییە و مەجای تکاکردن و شەفاعەتکردنی تیانە ئیلا مەگەر خوای گەورە ڕێبەدا بە ئینسان، و مەجای دۆسایەتی و هاوکاریکردنی تیانە مەگەر ئەوەی کە ئینسان لە ژیانی دنیا بۆ خۆی پێشی خستە بێ. کەواتە ئەو بەخشینێک کە ئینسان لە ژیانی دنیای خۆیدا ئەنجامی ئەدات یەکێکە لە گەورەترین قوڕبات، یەکێکە لە گەورەترین کار و کردەوەکان کە بەڕاستی ئینسان پێ نزیکە بێتەوە لە خوای پەروەردگار تەبارەکە و تەعالە. ئەسڵی کاری ئینسانی ئیماندار کە ئەگەر لە قورئان ورد بینەوە بەخشندەی و عەتایە. جا بەخشندەی عەتای مادی کە پێویستەکە هەموو خەڵکێک وا بکەی کە بتوانێت وابەستەی خوا بێت و بەها بەرزەکان بێ، پاشان عەتا و بەخششی مادی تۆی ئینسانی ئیماندار، ینی زۆر جار هەیە ئێمە بابەتە لەواچە باس کرابێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەقیر بووە. نەخێر، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر دەوڵەمەند بووە، بەڵام عەتا و بەخشنەکەی گەشتە ئەو ڕادەی زۆر جار هەبوو خواردنی بۆ خۆی نێشتوێتەوە. بۆ چونکە دڵنیا بە هەتاوەکو ئینسان بۆ مرۆڤایەتی بژی گەورابێ، هەتا ئینسانی ئیمانداریش ئیسلامیش وا لە ئینسانەکە گەورە بێ، نەک لە جوغزێکی بەسیتی بچکۆلەیە بمێنێتەوە. بۆیە هەدەف لە کاری ئینسان و هیدایەتدانی ئینسان خوای گەورە وای پێوتون کە ئەفەرمێ ئەنفقوا من طیباتی ما کەسەبتم، ببەخشن لە چیش لەو شتە باشانەی کە کەسبتان کردووە. طیبات ناڵێ ئەنفقوا مما کەسەبتم، ئەفەرمێ ئەنفقوا من طیباتی ما کەسەبتم. پاشان بە حەقەت عەتا ئەمەیە، خوای گەورە فەرمانی خوایە. پاشان پێغەمبەری خوا وەکو ئیشارەتم پێ کرد، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ژیانی وا بوو بەم شێوازە بووە، یعنی حیوانێکی سەر بڕێوە بۆ خۆی، بەڵام
کاتێک کە هاتوۆتەوە بە خات و عاشەی فەرمووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ چیتان لێ کرد چەنی ماوەتەوە فەرمووەڵا بەس ئەم دەستەوەن پێغەمبەری خوا حەزی لە گۆشتی دەست بۆ دەستی حیوان فەرموویەتی وەڵا بەس ئەم دەستەمان هێشتەوە بۆ خۆمان یا بەس ئەم دەستە ماوەتەوە فەرموویەتی هەمووی ماوەتەوە بەس ئەم دەستە نەبێ ئەمە لە کەوا بێ هەدەف لە کاری ئێمە بۆ مەسەلەی بەخشین ئەسڵی دینەکەمانە هەدەفی کاری ئێمە بەخشینە. دیارە ئیسلام هەر خۆی بۆ ئەوە هاتووە بۆ خۆشببختی مرۆڤەکان هاتووە بۆ ئەوە هاتووە کە ئینسانەکان پێکەوە ژیان بگوزارێنن. لە ئیسلامە ئێمە فەلسفەیەکمان هەیە شتێکمان هەیە پێوتێ فەلسفەی زەکات. فەلسفەی زەکات یەکێکە لەو فەلسفانەی کە مرۆڤە هەژارەکان هاوبەشەکاتەوە لەگەڵ خەڵکانی خوا پێدا و لەگەڵ ئەو خەڵکانی کە خوای پەروەردگار نیعمەتی خۆی ڕشتۆ بەسەریانە. ئەمە خۆی جۆرێکە لە جۆرەکانی ئەوەی کە کۆمەلگا بەیەکەوە ئەبەستێتەوە. واتە بۆ خۆشببختی کۆمەلگا پێویستە مرۆڤەکان ببەخشن بۆ ئەوەی هەموو ئەندامانی کۆمەلگا وەکو یەک ژیان بەڕێ بکەن. ئەسڵی ئیسلامیش وەکو وتمان ئەوەیە کە کۆمەلگا بەختەوەر بکە مرۆڤەکان بەختەوەر بکەن و لەو ڕوانگەشەوە پێکەوە گرێدان و پێکەوە وابەستەبوون جۆرێک لە جۆرەکانی وابەستەبوون بەخشینی ماڵ و سەروەتە بە یەکتری و هاوکاریکردنی خەڵکانە لە نێوان خۆیاندا. خی گەورە سوبحانەهو وتەعالا مرۆڤەکانی وا دروست کردووە کە بە تەبیعەتی خۆیان یعنی کۆمەڵایەتین و هەمومان پێویستیمان بە یەکترێ و هەمومان تەواوکاری یەکترین و هەمومان بۆی کە کارەکانمان تەواو ببێ پێویستە هاوکاری یەکتر بکەین. وی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرموودەیەکا فەرمی هەر کەسێک کە پێویستی برایەکی جێبەجێ کات بڕوا لەگەڵی کە ئەزانی بۆ هەر شتێک پێویستی پێێتی هاوکاری بکە یارمەتی بدا ئەوە ثبت الله قدمه يوم تزل الأقدام. لو ڕۆژەی کە خەڵکی لەسەر پردی سیڕات پێیەکانن ئەترازێ و دەکەونە خوارەوە ئەو خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێیەکانی جێگیر ئەکات و بەهێز و دامەزراوی ئەکات لە پێناو چیدا لە پێناو ئەوەدا کە ئەو هاوکاری خەڵکی کردووە و حتا ئەو یارمەتی خەڵکی با خوای گەورە یارمەتی ئەو ئەدا. والله في عون العبد ما دام العبد في عون أخيه. بەردەوام خوای گەورە یارمەتی و کۆمەکی بەندەکەی ئەکات کارەکانی بۆ ئاسان ئەکات حتا ئەو یارمەتی خەڵکی بدات و هاوکاری خەڵکی بکات. پاداشی بەخشینی ماڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ قەید النِّعەمە بالشوکر. ئەم نیعمەتەی کە خوای گەورە پێداون بە سوپاسگوزاری بیبەستەوە. سوپاسگوزاری یعنی چی؟ ئەو شوکرە. خوای گەورە بۆی ڕوونکردنەوە فەرمێ لە صفات یاخود داواکاری بۆ ئالی داود فەرمێ ئیعمەلوا ئالە داود شوکرا. ئیعمەلوا ئالە داود شوکرا. بەکردەیی سوپاسگوزاری خوا بن. یعنی چی؟ زانان ئەفەرمون هەر کەسێک خوای گەورە عەتایەکی پێدابێت پێویست ئەکات لەو بەخششە ببەخشێت. بۆیە هەر کاتێک خوای گەورە پارە و پوول و سەروەت و سامانێکی پێدایت پێویست ئەکات ببەخشیت. بۆی خوای گەورە نمونێکی زۆر جوان لە سوورەی بەقەرەیە بمانێنێتەوە کە توانم بڵێم زۆرمان خوێنومانەوە بەسەریان ڕۆشتوین. أفرمي أيحب بعد أعوذ بالله من الشيطان الرجيم أيحب أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب تجري من تحتها الأنهار وله فيها من كل الثمرات. آية بتان خوشة إيوة باخو باخاتێکتان هەبێت. تەوەن باخو باخات خوای گەورە بە باخو باخات ئەهێنێتەوە بەڵام تۆ ئەتوانی پرسی پێت خۆشە خوای گەورە هەموو خێر و بەرەکەتێک ماڵ و سەر و سامانێک ببەخشێت. وله فيها من كل ثمرات فأصابها الكبر. چی بوو؟ خۆی بە گەورە گرت. دوای خوای گەورە فەرمێ وله ذرية ضعفاء. بەڵام ئەم کابرایە کۆمەڵی خەڵکەیە دەستی لە چاوی لە دەستی ئەم خەڵکەیە. دڵنیا بن خەڵکی وا هەیە چاوی لە دەستی دەوڵەمەندە. چاوی لە دەمی ئەوەیە کە یەکێک پارۆکەی بگرێت و بیاتە دەست ئەوان. ئەمە فأصابها الكبر وله ذرية ضعفاء. بەڵام دوای خوای گەورە فەرمێ فأصابها إعصار فيه نار فاحترقت. چونکە ئەو خۆی بە گەورە گرت و خزمەتی خەڵکی نەکرد خوای گەورە فەرمێ ئاگرێکم بۆ ناردن فاحترقت هەمووی سووتە. دەوڵەمەندەکان مەسئولەکان بەرپرسەکان حتا بەرپرسە باڵەکانی دەسەڵاتداران ئەگەر چاویان لە فەقیر و فوقەرا نەبێت چاویان لەو خەڵکە نەبێت کە چاویان لە دەستی ئەو بێ دڵنیا بە چاوەڕێ ئەوەن فاحترقت بینیوشمانە ئەی بینین خێر و بەرەکەتێکی زۆر لە وڵاتەیە بوو سەرۆت و سامانێکی زۆر هەبوو بە چی فەوتە 1200 دەفتەر 2000 دەفتەر لە بازاڕەیە فەوتە بۆ پرسیار ناکەن بۆ
فأصابها إعصار فيه نار فاحترقت دڵنیابە لەبەر ئەوە بووە. یەک نمونەی بەسیتی خۆشەیە کاگەر لە زمانی موسای عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وسەلام ڕوویاوە. ژنومێرێکی زۆر فەقیر و داماو هەبوون، داوایان لە موسا کرد عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وسەلام کە بچێتە کە چوو بۆ سەر کێوی توور هاوکارێکی ئەم ماڵە فەقیرە بکات چونکە وەزعیان زۆر وێرانە. بەڵێ کات هاتە پێشەوە چوو بۆ کێوی توور حەزەرتی موسا داوای کرد، خوای گەورە فەرمووی من 1 ساڵ خزمەتیانەکەم، 1 ساڵ دەوڵەمەندیانەکەم، 1 ساڵ. طبعا هەواڵەکە هاتەوە بۆ ماڵەکە کەوتیەوە من 1 ساڵ خوای گەورە فەرمی من 1 ساڵ دەوڵەمەندیانەکەم، زیاتر نا. بەڵێ 1 ساڵ قەدەری خوای گەورە خێر و بەرەکەتێکی زۆر بەسەر ئەم ماڵەیە ڕژە. ئەم ماڵە چیان کرد؟ ئەم ماڵە لە نزیکی ماڵیان ڕێگایە کە بوو 7 ڕێگا ئەهاتە سەر ئەم ڕێگایە، چون ڕێک لەوێ خانوویان یاخود مەطعامێکیان دروست کرد، خەریکی خزمەتکردنی خەڵک بوون بێپارە، 7 دەرگاشیان کردەوە بۆ ئەم مەطعامە، 7 دەرگا بۆ ئەو مەطعامە، دیناریکیان لە کەس وەرناگرت. ساڵ وەرچەرخایەوانێ و ماڵە هەر دەوڵەمەند بوو. موسا چوو وەلای خوای گەورە فەرمووی خوایان تۆ فەرمووت 1 ساڵ من عەتا ئەدەم بم ماڵە، ئەوە 2 ساڵە و وا خەریکە بۆ 3 ساڵی جەڕوا لێت نەگرتنەوە. وتی موسا من چۆن لە بەندەکەم بەندێکی بەخشندە ئابم شێوازە بەقەدەر بەندەکەم بەخشندە نەبم؟ چۆن بەخشندەی خۆم لە بەخشندەیەک ئەگرموانێکە ئەوە بەخشندەیە بەرامبەر بە خەرکی من 1 دەرگام لێ کردەوە، ئەو 7 دەرگای لە خەڵکی کردوێتەوە، من 1 دەرگام بۆ کردەوە، ئەو 7 دەرگای لە خەڵکی کردوێتەوە، من چۆن عەتای لێگرمەوە؟ بۆیە ئەو خەڵکە با بزانێ هەر کاتێک عەتا دا بە خەڵکی، هەر کاتێک بەخشش دا بە خەڵکی چاوەڕێی زیاتر بە، بەس دڵنیابە نەتدایە وا مەزانە کە خستە ناو قاسەوە، وا مەزانە کە خستە ناو ئەوەی پێ ئەوترێت ژێرزەمینەکانەوە نەفەوتێت، دڵنیا بە ئەفەوتێ، ئەگەر ئەویش نەفەوتێت تۆ خۆ دەفەوتیت و حساب دەڕە. دیارە پاداشی بەخشینی ماڵ لە لای خوای پەروەردگار مەکانەت و مەنزیلەیەکی تایبەتی هەیە. یەکێک لەوانە جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگارە و لە مقابلی ئەوەشا ئێمە چەند فەرمودەیەکمان هەیە و چەند ئاەتێکی پیرۆزی قورئانیشمان هەیە. یەکێک لەوانە کە خوای پەروەردگار باسی ئەکا ئەفەرمێ ومن یوق شح نفسه فأولئک هم المفلحون. ئەفەرمێ هەر کەسێ ئەوەی کە ماڵ ئەبەخشێ، ئەوەی کە زۆر لە نفسی بڵێن نفسی خۆی بەرەو ماڵ بەخشین پاڵ پێوە ئەنێ یا ئاباد بەرەو بەخشین، نفسی خۆی پاگەکاتەوە لە ڕژدی و بەخیلی، ئەوە لەو کەسانن کە ڕزگار ئەبن. واتە ڕزگار بوو لەشی لەوانەی کە ئەم کەسە لە ئاگری دۆزەخ و لە غەزەبی خوای پەروەردگاریش پارێزراو ئەبێ، کەواتە ئەمێکێکە لە گەورەترین فەزلی بەخشین. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکا کە ئەفەرمێ خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەگەر بە دەنکە خوورمایەک بێ یان بە لەتە دەنکە خوورمایەکیش بێ، واتە خۆ پاراستنە لە ئاگری دۆزەخ. چەند فەزلێکی ترمان هەیە هەر لە فەزلەکانی بەخشین. یەکێک لەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێەکە کە ئەفەرمێ داو مەڕضاکم بالصەدەقە، ئەفەرمێ تیماری نەخۆشەکانتان بکەن بەهۆی ماڵبەخشینەوە، بەهۆی بەخشینەوە. لە کوردەواریە ئێمە شتێکمان هەبوو هەرچەند لەفزەکەی لەوانەیە هەڵە بێیان هەڵە بووە کە زۆر جار لە کوردەواریە لە پێشینەکانی ئێمە خۆمان بیستومانە کە وتوانە کاتێک کە کەسێ مناڵێکی نەخۆش بووە، باوکی نەخۆش بۆ جاری وا هەبووە، برایەکی نەخۆش بووە و توێتی فڵان شت ئەەکەم بە مەولود، واتە ئەمە بەستی ئەوە بووە بیکا بە خەیر بۆ ئەوەی کە خوای پەروەردگار شیفای ئەم نەخۆشەی بە. ئەمە لەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەرگیراوە. ئەنا لە خۆ نەهاتوە کابرا ماڵ و بەخشێ بۆ ئەوی نەخۆشیەکەی چاک بێتەوە، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لەو فەرمودا ئەفەرمێ نەخۆشەکانتان تیمار بکەن بەهۆی سەدەقەکانتانەوە. ئەمە فەزلێکی ترێتی. فەزلێکی تری لەوەی کە ئێمە ماڵ و سەروەتمان هیچ کاتێک پاراستنی ماڵ و سەروەت بە هیچ شتێک نابێت گەورەتر لەوەی کە تۆ ماڵی پێ بەخشی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ماڵ و سەروەت بە بەخشین کەم ناکە. واتە ئەگەر بمانوێ ماڵ و سەروەتمان زیاد بێ، بمانوێ ماڵ و سەروەتمان لە نەش و لە نما بێت، ماڵ ببەخشین بۆی ماڵەکانمان بەرەکەتی تێبکەوێ. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەروەکو وتمان لەو فەرمودا کە ئەفەرمێ ماڵ و سەروەت بە بەخشین، سامان بە بەخشین کەم ناکە بەڵکو زیادێکە. و فەزلی تری ئەوەیە ئینسان بەهۆی ئەوە بینی خۆی خوای پەروەردگار کاتێکە
ماڵ ئەبەخشێ ئەبێتە هۆی سڕینەوەی تاوانەکانی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکە ئەفەرمێ ماڵبەخشین لە ڕێخوای پەروەردگارە تاوانەکانی ئینسان ئەسڕێتەوە، یان بە شێوازێکی تر بڵێن تاوانەکان ئەکوژێنێتەوە هەروەکو چۆن ئاو ئاگر ئەکوژێنێتەوە. واتە فەزلێکی تری ماڵبەخشین ئەوەیە تاوانی ئینسانەکان ئەسڕێتەوە، خوای پەروەردگار ئەیکاتە سەبەبی سڕینەوەی تاوانەکانی ئینسان. پاداشتی بەخشینی ماڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر شتا بۆ ئێمە ڕوون کردووەتەوە. جارێ بەشێکیان ئەوەیە کە ماڵ بە بەخشین کەم ناکات، وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ثلاث أقسم عليهن، سێ شت هەیە من سوێندی لەسەر خۆم. فەرمودەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم حەشتێکە ئەو فەرموو بێتی پێویست بە گومان ناکە، و ئەوەشێک ئەو بە تایبەت سوێندی لەسەر خوادەوە بۆ زیادە تەئکیدە. یەکێ لەو سێ شتە ئەفەرمێت ماڵ بە بەخشین کەم ناکات، کەواتە گەن ئینسان ماڵێکی بەخشی دڵنیا بێ لەوەی کە کەم ناکات، و ئینسان کاتێک کە ئەبەخشێت ماڵەکەی پیت و بەرەکەتی تێ ئەکەوێت، چونکە هەر شتێ ئینسان لە پێناو خوای گەورەیە بیکات سوبحانه وتعالى. مژدەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە تەعویزی بۆ ئەکاتەوە، خوای گەورە قەرەبووی بۆ ئەکاتەوە. هەر ماڵێک کە ئینسانی بەخشێت تووڕەی خوای گەورە لەسەر ئینسانە کوژێنێتەوە. صدقة السر تطفئ غضب الرب، هەر خێری ئینسان بەنهێنی ئەیکات غەزەب و تووڕەی پەروەردگار سوبحانه وتعالى لەسەر ئینسان دەکوژێنێتەوە. و هەر خێر و چاقەیە کە ئینسانی کات لە پێناو ڕەزامەندی خوای گەورە سوبحانه وتعالى بۆی ئەبێتە توێشوویەکی زۆر گەورە بۆ ناو قەبرەکەی، وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەو سەدەقەی کە ئینسانی کات تطفئ عن أهلها حر القبور، گەرمایی و ناڕەحەتی ناوگۆڕ لەسەر ئینسان دەکوژێنێتەوە. و لە ڕۆژی دوایشدا یەکێک لەو کۆمەڵانەی کە خوای گەورە سوبحانه وتعالى بانگیان دەکات کە لە دەرگایەکی تایبەتی بەهەشتەوە بڕۆنە ژوور، ئەوانەی کە ئەهلی سەدەقەن. بۆیە بەهەشت کە هەشت دەرگایە، دەرگایەکیان دەرگای نوێژە، و دەرگایەکیان دەرگای ڕۆژووە، و دەرگایەکیشان دەرگای تێکۆشانە لە پێناوی خوا، و دەرگایەکیان دەرگای ذیکر و تەسبیحات و یادی خوای گەورە، و دەرگایەکیش لە دەرگاکانی بەهەشت دەرگای سەدەقە و خێر و بەخشینە لە پێناوی خوای گەورە سوبحانه وتعالى. کەواتە پاداشی ئەوانەی کە دەبەخشن ئەوەیە کە لەو دەرگا تایبەتەوە خوای گەورە سوبحانه وتعالى بانگیشیان دەکات بۆ چوونە ناو بەهەشت، و پیان دەوترێت کاتێکە دەرچنە ناو بەهەشتەوە بڕۆنە ناو بەهەشتەوە، لە ناو ناز و نعمەتەکانی بەهەشتا بەهرەمەند بن بەهۆی ئەوەی کە خۆتان ئەنجامتان داوە پێش خۆتان خسووە، کە بەشێکیش لەوانە بریتێ لەوەی کە دەستگیرۆی خەڵکانی فەقیر و هەژار بکەی و یارمەتیان بدەی ئەو کەسانی کە هیچیان نییە، ئەو کەسانی کە لێ قەوماون، ئەو کەسانی کە قەرزارن، ئەو کەسانی کە نەخۆشیان هەیە. یعنی حتا ئەو کەسە پێویستی زیاتر بەوە بێت، ینی بە شتێکە تۆ هاوکاری بکەیت و یارمەتی بدەیت، ئەوە بەڕاستی خێر و پاداشەکەی گەورەترە. مانگی ڕەمەزان پیرۆزێکی زۆر گەورەی هەیە. ئەی خوای گەورە نافەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، بۆچی خوای گەورە لە ڕەمەزانە، یاخود بۆچی ڕەمەضانی یاخود ڕۆژی خسووت ڕەمەضانەوە؟ لەبەرەوەی خوای گەورە فەزلێکی پێداوە کە قورئان سەرەتای نزولی قورئان لە ڕەمەضان بووە، یاخود سەرەتای هاتنی لای لەوحی مەحفوظ لە ڕەمەضانە بووە، کەوا بێ ئەمە خۆی بەخۆی بەرەکەتێکی و تایبەتی خۆی هەیە. دووەم، ڕەمەضان ڕاستە لە ڕەمەضاوە هاتووە، لە تونیەتیەوە هاتووە، بەڵام ڕەمەضان هەندێک لە زانەوە نەخێر ڕەمەضان بەوە هاتووە یعنی مەحوی هەموو تاوان. بۆیە خەڵک لە ڕەمەضانە عەتای زۆرتر هەبێ ئەبەو شێوازەیە. پاشانیش دڵنیا بە چۆن یەک بەدە حتا یەک بە 700 ئەڕوات، و حتا ئەو ئینسان ئەبێ ئەوە بزانێت کە ئەم ئەجر و پاداشتێک کە خوای گەورە فەرمێ ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب، ڕەمەضان ئەگرێتەوە، ڕۆژوو ئەگرێتەوە. هەر کاتێک تۆ دینارێکت لە ڕەمەزانە کردە بەخێر، احتیمالەکە خوای گەورە یەک بەدە پاداش باتەوە. بەس دڵنیا بە لە ڕەمەزانە دینارێکت کرد بەخێر، دڵنیا بە 700 ئەڕوا. ئەی تۆ نابینیت ئەگەر کەسێک پارەشی پێ نەبێ هەر پێویستە لەسەری زەکاتی فطر بە، بۆ لەبەرەوەی کە ئەوە دڵنیا بە خێر و ئەجر و پاداشی لە مانگای تر زیاترە. خۆ تۆ ڕۆژوو هەرەگری، بەڵام لەم کاتەیە بەم شێوازەیە. پاشانیش سەروەرمان ڕۆحم بە قوربانی بێ صلی الله تعالی عليه وسلم. صحابة فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس وكان أجود في رمضان، كان كالريح المرسلة. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ڕەمەزان لە هەموو کاتێکە هەرکو ئیشارەتم پێکرد زۆر سەخی بووە، پارەی بەخۆی نێشتۆتەوە، هیچ شتێکی بەخۆی نێشتۆتەوە، بەڵام لە ڕەمەزانە لەوە زیاتر سەخی بووە. سەخیەکەی وەکو سەحابە تعریفەکە وەکو بایەکی هاتوو بووە، ڕیحی مرسەل بایەکە کە ئیتر نابڕێ،
یعنی باکە کە تۆ ئەم باە کە دێت مسلمان و غیر مسلمانی شەگرێتەوە قەتعیش نابێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئاوا عەتای بۆ لە ڕەمەزانە بۆ چونکە ئیحتیکاکی تەواوی لەگەڵ قورئانە بووە هەموو ئیحتیکاکات هەموو تێکەڵاویەک و هەموو بەریەککەوتنی لەگەڵ قورئانە ئەبێتە مایە کە ئینسان بەخشندەتر بێ عەتای زیاتر بێ دڵنیا بە ئەجر و پاداشی زیاتریشە لە غەیری ڕەمەضان ئەجر و پاداشی زیاترە بۆیە من داوام هەیە پاشانیش بە حەقەت ئێستا هەمومان بە ڕۆژوین دەوڵەمەندەکانیش بە ڕۆژون هەست بە برسێتی زیاترەکە دەیبابی لەو بکاتەوە خەڵکی وا هەیە ساڵ 12 مانگ برسیە ئەمە خوای گەورە خۆ نەیفەرمووە کوتیبە عەلەیکم الصیام کەما کوتیبە عەلە الەذینە من قەبلکم لەعەلەکم تەجوعون بەڵام نە ئەم جوعەش وا لە ئینسانەکە کە حاڵی بێ خەڵکەیە برسیە لا بکاتەوە لە فەقیر خەڵکەیە توونیە خەڵکەیە بێپارەیە تۆ جارێ کابرای دەوڵەمەند پارەی پێ توانێ شتێ بکڕێ بەس لەو بازاڕێت برسیشێتی و حەزی لە هەموو شتێکی شۆ لەبەرێ بە ڕۆژۆ ناتوانێت بیکڕێ ئەی بیرێکی لەو بکاتەوە خەڵکی وایە ساڵ 12 مانگ حەزی لە 1 کیلۆ مۆزە ناتوانێت بیکڕێ حەزی لە 1 کیلۆ شیرینە ناتوانێت بیکڕێ ئەمە وە بیرهێنانەوەی خەڵکە و دڵنیاش بە ئەجر و پاداشەکەشی لە ماوەکانی تر زیاترە پایەی بەخشین لە مانگی ڕەمەزانە دیارە لە ڕوانگەی هەموو ئەو خێر و چاکانەی ترەوە ئەو عیبادەتانی ترەوەیە کە لە ڕەمەزاندا ئەجر و پاداشت و فەزلی گەورەترە ئێمە فەرمودەیەکی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە باس لەوا کرا وەسفی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وەسەلام لە مانگی ڕەمەزانە چۆن بووە ئەفەرموێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەخیترین کەس بووە واتە ئەجوەد بووە ئەجوەد واتە سەخیترین کەس واتە گەشتۆتە پلەی باڵا لە بەخشین لە ئەنجامدانی کار و خەیر و چاکە و لە هەمان کاتە ئەفەرمێ بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەجوەدتر بووە واتە سەخیتر بووە ئەمە بەشێکی ئەوەیە کە ئێمە توانین ئەوەی لێ وەربگرین ئەوەی لێ بخوێنینەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مانگی ڕەمەزانە زیاتر بەخشیوێتی و گرنگیەکی تایبەتی داوە بە مانگی ڕەمەزان بۆ بەخشین و هەموو کردەوەکانی تریش لە مانگی ڕەمەزانە زیاد ئەکەن کەواتە ماڵبەخشینێک لە ڕەمەزان جیاوازی هەیە والله ئەعلەم لەگەڵ ماڵبەخشینێک لە غەیری ڕەمەزان چونکە خۆی مانگی ڕەمەزان هەر مانگی لێخۆشبوونە مانگی ڕەزامەندی خوای پەروەردگارە و لە هەمان کاتە خەیرەکانی چەند بەرامبەر ئەبێتەوە واتە ماڵبەخشینیش دیسانەوە مضاعەفە واتە زیاد لەوەی کە لە پێشووترا و لە مانگەکانی ترا ئینسان کە ئەیبەخشێ فەزڵ و گەورەی لە لای خوای پەروەردگار زیاترە طبعا هاولان كاتي باصي في غمر إخواكن عليه الصلاة والسلام دفهم كان النبي صلى الله عليه وسلم أجود الناس بالخير براسي في غمر إخوة عليه الصلاة والسلام لهمو كسيك زياتر بخشن دا تربوه لهمو كاتيكا وكان أجود ما يكون في رمضان بلام لما جي رمضان دا لهمو كات زياتر في غمر إخوة عليه الصلاة والسلام بخشن دا تربو هاوكاري خلقي كردوه ئەگەر ئێمە تەماشا بکەین بەخشینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ خۆی لە مانگی ڕەمەزانە بە هەر جۆرێ توانێ بێکردوویەتی وهانی ئێمەشی داوە هەم ببەخشین هەم جۆرێکیش لەو بەخشینەی بۆ ئێمە دیاری کردووە بۆ نمونە بەشێکیان ئەوەیە کە ئەفەرمێ خواردن بدەن بە کەسانی فەقیر و هەژار ئیفطار بکەن و دەفەرمێ هەر کەسێک ئێوارەیەک نانێ خواردنێ با بە کەسێک ئیفطارێ بکاتەوە بۆ ڕۆژەوانێک بەڕاستی بەقەدەر ئەو ڕۆژەوانە خێر و پاداشتی بۆ ئەنووسرێ یعنی کە تۆ لە ئێوارەیەکە دوو کەس نان بەی بە دوو کەس وابزانە کە تۆ لەو ڕۆژەدا یعنی حساب کە تۆ 3 ڕۆژ بە ڕۆژوو بیت یعنی پاداشی ئەوانیشت بۆ ئەنووسرێت و بەشێکی تر لەو بەخشینەی کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمانی پێکردوین ئەوەی لە کۆتایی ڕەمەزاندا زەکات الفیطر هەیە کە بریتیە لەسەر فترە کە ئەویش بۆ هاوکاری خەڵکانی فەقیر و هەژارە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵە چینمان بۆ باز دەکات یان باسی کۆمەڵە حاڵەتمان بۆ ئەکات گەر هاتوو ئینسان لەو حاڵەتانەدا بمرێت لەو حاڵەتەوە بەو شێوەیە مژدەی بەهەشت هەیە بۆ ئەو جۆرە کەسانە یەکێ لەوانە کەسێکە کە بە ڕۆژووە لەو کاتێک کە بانگی بەیانیەدا هەتا بانگی ئێوارە ئەو کەسە بمرێت دەخەلە الجەنە دەڕواتە ناو بەهەشتەوە و کەسێتر لەوانەوە من خوتیمە لەه بئیطعام میسکین کەسێک دەڕوات بۆ ئەوەی کە یارمەتی هەژارێک بدات بڕوا خواردن با بە کەسێکی هەژار لەم ڕێگەیەدا دەمرێت ئیتر بە هەر حاڵەتێک بێ بزانە سەیارە لێ ئەدا یاخودەر بە هەر حاڵەتێک لەو کاتەیە دەمرێت کە ئەڕوا یارمەتی خەڵکانی فەقیر و هەژار بدا دەفەرمێت دەخەلە الجەنە ئەو کەسە دەڕواتە ناو بەهەشتەوە بۆ یەگە تەماشا بکەین خێر و پاداشتەکان لە مانگی ڕەمەزانە
بەڕاستی زۆر زیاتر ئەبێ بۆیە ئەگە تەماشا بکەین ئەو پەیوەستیەک زۆر گرنگە کە هەیە لە بینی ڕۆژوو و لە بینی سەدەقە و بەخشیندا. بۆیە سەلەف و پێشینی ئەمە ئومەتە ڕەحمەتی خۆیان لەسەر بێت کاتێک کە مانگی ڕەمەزان دەهات ئەوانەی کە دەرس و محاضراتیان هەبوو ئەوانەی کە کتێب و نووسینیان هەبوو دەفەرموون زۆرێک وازیان لە کارەکانی تریان دەهێنا و دەیان فەرموو بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی تایبەتی قورئانە و مانگی تایبەتی سەدەقە و بەخشینە. بۆیە لە مانگی ڕەمەزانە لە هەموو کاتێ زیاتر بەخشینیان هەبوو. تەمان بەخشینەکە پێش هەموو کەس ئینسان بۆ خۆی و خێزان و ماڵ و منداڵی ئەگەر تۆ خوا نیعمەتێکی پێدای و ئەمما بنعمەتی ربک فحدث جێ خۆیەتی ماڵ و منداڵت بەهرەمەند بن لەو نیعمەتێکە خوای گەورە پێداوی. ئەمجا دایک و باوکت زۆر گرنگە چۆن دایک و باوکت خەمیان لە تۆ خواردووە لە مانگی ڕەمەزانە لە جەژنەکاندا دڵی تۆیان خۆش کردووە تۆش بە هەمان شێوە دڵیان خۆشکە. خوشک و براکانت مام و پور و خاڵت ئامۆزا و پرزا و خاڵۆزام خزمەکەکانت بۆیە خوای گەورە کاتێ باسی بەخشین و خێرەکان ئەفەرمێ وئاتی ذە القوربە جارێ باسی کەسە نزیکەکانەکە ئەمجا بۆ هاوسێکانت ئەنجا بۆ کەسانی تریش بەگشتی یارمەتیان بدرێ بەڕاستی کارێکی زۆر گەورە و گرنگە.